ڕۆژی یەکی ئایار بە ڕیوایەتی ڕۆزا لوکزامبۆرگ. بیرۆکەی تیژی بەکارهێنانی ڕۆژی پشوو ئاهەنگگێڕانی پرۆلتاریا وەک ئامڕازێکی خەباتکارانە بۆ بەدەستهێنانی 8 سەعات کار لە ڕۆژێکدا یەکەم جار لە ئوسترالیا لەدایک بوو. لە ساڵی 1956 کرێکاران لەوێ بڕیاریاندا کە ڕۆژێک بە تەواوی کار بوەستێن و بەیەکەوە کۆ ببنەوە و ئاهەنگ بگێڕن و ڕێپێوان بکەن لە پێناو بەدەستهێنانی 8 سەعات کار لە ڕۆژێکدا. ئەم ڕۆژی ئاهەنگگێڕانە یەکەم جار 21 ئاوریل بوو. سەرەتا کرێکاران لە ئوسترالیا تەنها لە ساڵی 1956 دا ئەم کاریان ئەنجامدا. بەڵام ئەم یەکەم ئاهەنگگێڕانە ئەوەندە کاریگەریەکی بەهێزی بوو لەسەر جەماوەری پرۆلتاریای ئوسترالیا و ئەوەندە ورە و توانای پێبەخشین کە بڕیاریاندا هەموو ساڵێک دووپاتی بکەنەوە. بەڕاستی چی لەوە زیاتر هێز و متمانە بەخۆبوون دەداتە کرێکار کە بە کۆمەڵ و بەیەکەوە بڕیاری ڕاگررتنی چەرخەکانی بەرهەمهێنان بدەن؟ چی لە پەیوەستبوونی هەمیشەیی بەهێزی خۆیانەوە زیاتر بوێری و چاونەترسی دەبەخشێتە کۆی لە هەمیشەیەکانی کارگە و شوێنەکانی کار؟ بۆیە بیرۆکەی ئاهەنگگێڕانی هاوبەشی پرۆلتاریا بەیەکەوە زۆر بە ئاسانی بووە مای خۆشحاڵی لە هەموو شوێنێکی جیهان، هەر لە ئوسترالیاوە کە سەرەتا دەستی پێکرد و تا ئێستا لەسەر جەمڕیزەکانی پرۆلتاریای سەرتاسەری جیهاندا بڵاو بۆتەوە. یەکەم شوێن کە چاویان لە کرێکارانی ئوسترالیا کرد کرێکارانی ئەمریکا بوون. لە ساڵی 1886 دا بڕیاریاندا کە یەکی ئایار دەبێ ببێتە ڕۆژی جیهانی دەست لە کارکێشانەوە. لەم ڕۆژەدا 200,000 کرێکار بڕیاریاندا کە لە ڕۆژی یەکی ئایاردا دەبێ کار ڕابوەستێت و خوازیاری 8 سەعات کار بوون لە ڕۆژێکدا و هەرواشیان کرد. دواتر یانی لە ساڵانی دواییدا پۆلیس و دەستگاکانی تری دەوڵەت بۆ چەند ساڵێک ڕێگەیان نەدا کە ڕێپێوانی لەو قەبارەیەدا بکرێت. بەڵام لە ساڵی 1888 دا کرێکاران بڕیاری ئاهەنگگێڕانەکەیان نوێ کردەوە و بڕیاریاندا کە ئاهەنگی داهاتوو لە ڕۆژی یەکی ئایاری 1890 دا بەڕێوە بچێت. لە هەمان کاتدا بزوتنەوەی کرێکاری لە ئوروپا زۆر بەهێز و زیندوو بوو. هێمای ئەم زیندووبوونەش زیاتر لە کۆنگرەی جیهانی کرێکاراندا لە ساڵی 1889 دا خۆی نیشاندا. لەم کۆنگرەیەدا کە 40 نوێنەر ئامادەی بوو بڕیاردرا کە سەعاتەکانی ڕۆژانە دەبێ یەکەم داخوازی بێت. سەرنجام لەسەر پێشنیاری شاندی یەکێتی کرێکارانی فەڕەنسا بڕیاردرا کە ئەم داخوازیە دەبێ ببێتە داخوازیەکی سەرتاسەری لە ئاستی جیهاندا و کرێکاران لە یەک ڕۆژدا دەست لە کار بکێشنەوە و ئەم داخوازیە بەرز بکەنەوە. شاندی کرێکارانی ئەمریکا سەرنجی ئامادەبوانی بۆ ئەوە ڕاکێشا کە هاوڕێیانیان لە ئەمریکا بڕیاریان داوە کە ڕۆژی یەکی ئایاری ساڵی 1890 مان بگرن. هەر بۆیە کۆنگرە بڕیاریدا کە لەم ڕۆژەدا کرێکارانی جیهان ئاهەنگ بگێڕن. هەم سەبارەت بە بڕیاری کۆنگرە و هەم سەبارەت بە ئوسترالیا کە ساڵێک لەمەوبەر کرێکاران وا بیریان دەکردەوە کە ئەوان تەنها بۆ یەک جار بەیەکەوە دەست لە کار دەکێشنەوە و مان دەگرن. کۆنگرە بڕیاریدا کە کرێکاران لە هەموو شوێنێک لە ڕۆژی یەکی ئایاری 1890 بەیەکەوە ڕێپێوان بکەن و بۆ چەسپاندنی 8 سەعات کار لە ڕۆژێکدا. قسەی لە دووبارەکردنەوەی ڕاگررتنی کار و پشودان نەکرد لە ساڵی دواییدا. مەسەلەکەش زۆر بەسادەیی ئەوە بوو کە هیچ کەس نەیدەتوانی پێشبینی ئەوە بکات کە ئەم بیرۆکەیە چەندە سەرکەوتوو دەبێت و چەندە بەخێرایی لەلایەن چینی کرێکارەوە پشتیوانی لێ دەکرێت. بەهەرحاڵ هەر ئەوەندە بەس بوو کە تەنها بۆ یەک جار لە یەکی ئایاردا ئاهەنگ بگێڕدرێت بۆ ئەوەی هەموو کەس تێبگات و هەست بەوە بکات کە یەکی ئایار دەبێ ببێتە سونەتێکی ساڵانە و بەردەوام. یەکەم ئاهەنگگێڕان لە یەکی ئایاردا پێویستی بەوە بوو کە داخوازی 8 سەعات کاری ڕۆژانە بەرز بکرێتەوە. بەڵام تەنانەت دوای بەدیهێنانی ئەم ئامانجەش ڕۆژی یەکی ئایار نەوەستا. تا و کاتەی خەباتی کرێکاران لە دژی بۆرژوازی و چینە دەسەڵاتدارەکان بەردەوامە، تا و کاتەی گشت داخوازیەکانیان دێنەدی، ڕۆژی یەکی ئایار دەبێتە سەمبولی ساڵانەی نوێبوونەوەی ئەم داخوازیانە. و هەر کاتێکیش ڕۆژانێکی باشتر داهاتوو، کاتێک چینی کرێکار ڕزگاری خۆی وەدەستهێنا، ڕەنگە ئەو کاتە ئیتر مرۆڤایەتی لە ڕۆژی یەکی ئایاردا ئاهەنگ بگێڕێت بۆ بەدەستهێنانی ئامانجێکی باشتر و ڕێزلێنان لەوانەی لە ڕابردوودا ئازاریان چەشتووە.